زیاتر شفتەکەمان لەگەڵ کفتەی سلێمانی سڵاو لەبێ بەسەرەتا بە خێراتی کەناڵە جوانەکەتانەکەم بۆ فیستیڤالەکە لە شاری هەولێر هەیە بە ناوی فیستیڤاڵی هەنارەوانێ من وەکو خەڵکێکی دانیشتووی سلێمانی بە خواردنی کوردەواری شاری سلێمانی بەشداریم کردووە. خواردنەکانتان چی و چی؟ خواردەکانمان طبعاً خواردنە کوردەواریەکانە وەکو کوب و شفتە و یا پراخی سپی و سوور و کفتەی سلێمانی و بریانی و ئەو جۆرە خواردنانەیە. کامەیان خواستی زیاتر لەسرە بوون و بەرامێکی خۆشیشی هەیە خواردنەکە؟ زیاتر شفتەکەمان لەگەڵ کفتەی سلێمانی ئەو دوانە. بێگومان ئەم فستیڤاڵانە سوودێکی زۆری بۆ ئێمە بەتایبەت ئەوانەی کە خاوەنکاری خۆیانن پرۆژێکی بچکۆلایان هەیە لە ماڵەکەی خۆیانەوانێ ئەتوان لە ڕێگەی ئەم فستیڤاڵانەوە هەم بەرەمەکانیان ساختکەنەوە هەم خۆشیان بناسێنن و کارەکەیان بناسێنن. زۆر سوپاسیانەکەن کە شوێنەکەمان بەبەلاش دراوەتی و فستیڤاڵەکەشان حکومەت خۆی کردیەوەن دەستخۆشیان لێ یەکەم بێگومان من تەنها کاری خواردن و شیرین یەکەم خۆم دەرچووی پەیمانگام بەڵام لە فستیڤاڵەکانە بەشداریەکەم هەر پێشتریش بەشداری کردووە؟ باڵە بێگومان پێشتر بەشداری زۆربەی فستیڤاڵەکانم کردو و 3 ساڵمە لە شاری هەولێر بەشداری فستیڤاڵی هەناریشەکەم.